بێ داڕشتنی پایەکان هەموو لقێک لەمانەی باسم کردن ئەلف و بێ هەیە. یەکەم تێگەشتنی خوشکان لە دینەکە، ئەلف زانستی شەرعی، بێ ناسینی تایبەتمەندیەکانی ئافرەتان. دووەم پێگەیاندنی خوشکان لە کۆمەڵکاری، ئەلف کۆمەڵکاری واجیهات بە داڕشتنی پایەکان. داڕشتنی پایەکانیش مەبەستم سێ نوقتەیە. یەکەم باوەڕبوون بە کۆمەڵکاری ئومەتی عەقائیدی. ئەم خوشکە بەڕێزەش وەکو براکان فێر ببێ کە ئێمە پێویستە مادام دینەکەمان وەرگرتو باوەڕەمە وەحی هێناوە پێویستە چۆن لەوێ برایەتی دینیمان لەناو براکانە بەقووت کردووە لەناو خوشکانیشە خوشکایەتیەکی دینی بەقووت بکەینەوە لەسەر ئەم ئەساسی وەلا و بەراء لەسەر إنما المؤمنون إخوة. طبعا إنما المؤمنون إخوة يعني إنما المؤمنات إخوة شر أخوات هر بهمان شيء أيان قريتو چونکە ئەو ئەحکامانەی کە بە شێوەیەکی گشتین هاتوون هەمووی یشن و پیاون هەردوو. إنما المؤمنون إخوة مسلمانان برای یەکن يعني مسلمانان خوشکانی ژەگرێتەوە کە خوشکانی یەکترن دەستە خوشکی یەکترن. ئەماش بەوە ئەبێ کە خوشکایەتی دینی بەقووت بکرێ، دووهەم وەلای دینی بەقووت بکرێ. خوشکایەتی دینی ئەوەیە ئێمە هاتوچۆمان لەگەڵ یەکتریە هەبێ و بزانین مافەکانمان لەسەر یەکتری چییە. کتێبی برایەتی دینی برایەتی دینی هەر بە هەمان شێوە یعنی خوشکایەتی دینی. ئەو مەسئولیەتانی کە لەسەر پیاون لەسەر ژنیشن بە هەمان شێوە لە مەسەلەی خوشکایەتێکی. بۆیە ضروریە خوشکانی بە ڕێزیشمان شارەزا ببنەوە ئەو کتێبی برایەتی دینیش دوای بە دەرسە خوێنین بە هەمان شێوە. مافەکان نەزانین لەسەر یەکتری چی و کە مافەکان چین و ئەرکەکانمان لەسەر یەکتری چی. ئەنجا پەیوەندی وەلای ئیمانی. ئێمە هەست پێ بکەین ئەو خوشکە مسلمانە محەجەبانە هەموویان خوشکمانە. قەت ناپرسین ڕۆژە لە ڕۆژان ئەم خوشکە فەتحوڵا گولەنیە یان سەلەفیە، ئەمە لە خەتی فڵانە یان لە خەتیەوە، ئەمە یەکگرتووە ئەو فڵان. ئێمە ئەزانین ئەم خوشکە کە ئەیبینین لەسەر جادە خوشکی ئیمانداری ئێمە سۆفیە سەلەفی ئینتیماکانی خۆی خۆی مەسوولە لێ، بەڵام ئینتیمای دینی لەگەڵمانە هەیە. ئەم خوشکە سافرێژ ئەگەر زانیمان نوێژ و تاعەت و عیبادەتەکانێکە هەر بەڕێزەوە هەر خوشکێکی بەڕێزی ئێمەیە بەس خۆی تووشی مەعسیەت کردو و لەوەی کە حیجابی نەکردو. ئەمە هەر خوشکی بەڕێزی ئێمەیە بە هەمان شێوە. ئەو مافەی لەسەرمانە ناشپرسینەوە لەوەی ئەو لە یەکگرتووە کۆمەڵیان مەدخەلیە هەر کەسێکی ترکە هەیە. ئەمەش نوقتەیەکی جەوهەریە کە ئێمە چۆن بتوانین ئەم کۆمەڵکاریە ئومەتی عەقائیدیە دروست بکەین لەناو خوشکانمانە بە خوشکایەتی دینی بە وەلای ئیماندارەتی کە بازنەیەکی گەورەترە هەمومان لەسەر ئیمانەکە کۆکات. ئەمە داڕشتنی پایەکانە یەکەم بە خوشکایەتی دینی و بە وەلای ئیمانی. دووەم هەبوونی هۆشیاری تەواو لەسەر بزاوتی گۆڕانکاری بە کۆمەڵێکی دینی. ئێمە ئەبێ خوشکان وەعیەکی باشتان هەبێ لەوەی چۆن ئەم گەندەڵێتی ئەگۆڕێ، چۆن ئەم هەموو خراپەکاری و جاهیلیەت و کوفر و ئیلحادە ئەگۆڕێ. ئەبێ یەکەم وەعیتان بەوە هەبێ کە یەکەم جار ئێمە وەکو کۆمەڵێکی دینی شێوازی گۆڕانکاریەکەمان چییە. خی گەورەکە لە سوورەی ڕعد فەرمێ لە ئایەتی 11 إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. باش تێگەیشتین لەوەی کە تاکی مسلمانە بە لە ناخە خۆی بگۆڕێ، کۆمەڵە مسلمانەکەش پێویستە خۆیان بگۆڕێ. ئێمە دەستە جەمعی پێویستە بە ئیسلامەکەەوە پابند بین بۆی بتوانین بیگەێنینەوە. ئەنجا بتوانین ئەم گۆڕانکاری لەناو کۆمەڵگەکەیە دروست بکەین. ئەگەر ئێمە دوو بووین و کۆمەڵگەکە هەشت بوو بتوانین ئێمە ببین بە سێ ئەو بکەین بە حەوت. وردە وردە محەجەبەکان زیاتر بکەینەوە، خەڵکی بەرەو ئیسلام زیاتر بێنینەوە. لە زۆربوون و چاکبوون و ئیسلاحبوونی ئێمە کۆمەڵگە جاهیلیەکەش کەمەکات. لەبەرەوە نابێت لەوە بوەستین ئەم کۆمەڵکاریە کە گۆڕانکاری کۆمەڵگەکەی تایە ئەبێ ئەم خوشکە بە ڕێزانە بزانن ئەم کۆمەڵگەیە لە چیەوە ئەگۆڕین بۆچی. کاڵین لە جاهیلیەتەوە بۆ ئیسلام، جاهیلیەتەکە خۆی چییە؟ جاهیلیەتی گومانە، جاهیلیەتی سەبق الأفکارە، جاهیلیەتی ئینتیمایە، جاهیلیەتی حکمە یا جاهیلیەتی پێوەرە. ئەی گۆڕین بۆ ئیسلام. لە شرکەوەی ئەی گۆڕین بۆ تەوحید، لە کوفرەوەی گۆڕینەوە بۆ ئیمان، لە هەواهەوەسەوەی گۆڕین بۆ تەقوا و هەروە. کەوابوو ئەم خوشکە بە ڕێزانەش ئەبێ هەستی مەسئولیەتی قیامەتیان هەبێ کەم بەرپرسن لە گۆڕینی کۆمەڵگەکە. دووهەم حەزیان لە کۆمەڵکاریەکە هەبێ. سێهەم ئیرادەیان هەبێ کە نزیک ببنەوە لە یەکتری هەتاکو بتوانن ئەم گۆڕانکاریە بگرنە دەست. ئێمە ئەگەر هاتوو توانیمان ئەم خوشکە بە ڕێزانە
ئەم هەستی گۆڕانکاری ضرورەتی گۆڕانکاری فەرزێتی شەرعی گۆڕانکاریەکان لە مێشکا دروست بوو وردە وردە نزیکترە بنەوە بۆ ئەوی بتوانین ئەم گۆڕانکاریە دروست بکەین بە کۆمەڵێکی دینی. خاڵێکی تر دیسان هەر لە داڕشتنی پایەکان کۆمەڵکاریەکی دووبواری دوومەیدانی بواری خوشکان خۆیان کە وە هەروەها بواری گشتی بزاوتی سیاسی ئیسلامی. هەر خوشکێکی بەڕێز لەگەڵ خوشکانی خۆیان لە دائیرەیەکە ئەجوڵێن حەلەزۆنی لەم دائیرەیان ئەم دائیرە خۆی لەم چوارگۆشەیەکە پێوترە کۆمەڵگە بزاوتی ئێوە لەگەڵ بزاوتی پیاوەکانی ترا چۆن یەکە گرینەوە بۆ گۆڕانکاری کۆمەڵگەک خوشکان ئەتوانن چی ئەدا بکەن و ئێمەش تەکمیلە ئیشەکە بکەین ئەو ئیشەی بە ئێمە ناکرێ بە ئێوە ئەکرێ کامەیە ئەوەش ضروریە کە دیسان پێی پێ ببینەوە خوای گەورەش یارمەتی دەرمان بێ. خاڵی جیمی ئەم فەقەرەیە واتە کۆمەڵکاری واجیهات قۆناغی بانگەوازی تاکەسی بزانین چۆن لە سەرەتاوە تۆ لە مزگەوت یان لە سایتێکە یان لە مناسبەیەکە لە شین و شادیەکە تۆی محەجەبە تعارفەکەی لەگەڵ خوشکێکی بەڕێزە خۆشماشەرە قسەی جوانە ڕەفیقایەتی لەگەڵ تا دروست کردو باش ئەمە قۆناغی خوشکایەتی دینی نییە ئێستا زۆر زەحمەتە ئینسانی مسلمان وایان لێ نەهاتووە یەکسەر ئیمانەکە وەکو سەحابە قبوڵکە سەحابەکان کە یەکێک مسلمانە و شایەتمانی هێنا ئیتر هەموو باوەشیان بۆ گرتەوە هەرێکە مافەکانی ئەدایە هەر یەکێکەی زانی و برای مسلمانمانەوەکو ئەبوبەکری سیدیق کە یەکەم جار مسلمان بوو ئەو هەستە ئێستا لە ئێمەیان نەماوە چکە ئەو بە شایەتمان نایە یەکەم جار ناسیاوێتی دەرەچێت ئێمە بێ دووشتمان هەبێ قۆناغی ناسیاوێتی قۆناغی ڕەفیقایەتی دوایە گەین بە دەستە خوشکی قۆناغی ناسیاوێتی ئەمەیە کە وتم لە شین و شادیەکە لە مناسبەیەکە یەکترتان بینی یەکترتان ناسیوە و چۆنی و چاکی و چیەکەیت و ناوچیە و لەکوێ خوێنی و خوێندنەچی تەواو کردووە یان شوت کردووە نەکردووە ماڵەوە وەزعی چۆنە هات و چۆکردن عادیە دەی وردە وردە پەیوەندەکانتان دروستە بێتەوە ڕۆژێک داوەتێکێکی بە چای خواردنەوە سەرێکی لێ دەی یا پێکەوە ئەچنە تەعزەیەک ئەچنە مناسبەیەک وردە وردە ڕەفیقایەتیەکەتان ناسیاوێتەکە ئەبێ بە ڕەفیقایەتی لە مەدای ڕەفیقایەتیەکەشە ئەم جارە ئیتر کە تۆ ئەی ناسیتەوە و چێ و هاتوو چۆت لەگەڵ یەکتری هەیە لە ڕەفیقایەتیەکەیە وردە وردە ئەمە دەستە خوشکن بە حسابی کوردی کاڵێن لەم دەستە خوشکێتی هاوڕێیەتیە دڵسۆزیتان زیاتر بۆ یەکتر دەرەکەوێت سیرەکە یەکێک لەوانی تر زۆر دڵسۆزترە بە خەمیانەوەیە هەواڵە پرسێ یەکێک کراسەکەی کۆن بێ خران کراسێکەکەی بۆ پیاکە یان هەوڵی لەگەڵادا دڵنەوایی زۆرترەکە وردە وردە واتان لێ دێ متمانەتان بە یەکترە بێ ئەگەر مەجای کتێب خوێندنێکتان هەبێ بۆ نمونە ئەڵندەی بام خوشکە بەڕەزە پێمان بڵێتەوە ئەگەرتوانێت ئەویش لە تەواضوعی خۆی یان لەوەی کە ئەزانە ناتوانێت وەڵام من ناتوانم ئەویان بڵێم من ئەشێ بۆ ئەم لایانی کۆمەڵایەتی ئیشەکان بکەم بەس خوشکە فلان باشە بیڵێتەوە ئیش لە بەخوا من ناتوانم بیڵم ئەڵم باشە ئەی ڕێئیتان چییە هەرسێکمان خوشکە فلان بانکەین دەرسێکمان پێ بڵێ یا بە مامۆستا بڵێنەوە بڵێن بزانین ئەوەتانێت لە گەڕێکی ئێمە ئافرەتێکە بێ بتوانێت و دەرسانەمان پێ بڵێ ڕێگەکەوین وردە وردە کەوینە سەر ئەم نەتیجەی ناسیاوێتی هاوڕێتی دەستە خوشکی و خوشکی دینی ئاواش وردە وردە ئیشەکان گەورەترە بن. نقطەیەکی تر لەمانە ئەم مەسەلەی بواری خوشکان خۆیان لەگەڵ بواری گشتی بزاوتە سیاسیەکەن یعنی ئێمە وەکو ڕەوتەوان هەمومان چۆنەتوانین ئەو گۆڕانکاریە بهێنینە دی خوشکانم لایەنیان گرتووە ئەڵین بەڵێ خوشکی بەڕێزینە راپۆرتێک خە خوێنینەوە بۆیان وەکو ئێستا قسە ئەەکەینەوە لەسەر نیشاڵ و جموجوڵمان ئەجا لە گروپێک کابن بۆیان باس بکەینەوە یا لە سایتا بۆیان بنووسین و بیخوێنینەوە چکە ئێمە نامانوێشەکانمان سڕی بێ ئێمە نە منۆزەمەی مافیا دروست دەکەین نە ئەشترسین لە تاغوتان بە سەریحی و عەلەنی ئەڵێن ئێمە چیمانەوێت لە یەکەم ڕۆژی شەوڵین ئێمە ڕێبازی وەحیمان گرتووە ڕێبازی غەیری وەحی ڕێگای ئیبلیسە هەرچی کەسە لەسەر ڕێگای ئیبلیسە ئەوە ڕێگای ئێمە نییە ئێمە لەسەر ڕێگای خۆمان بەردەوامی لەسەری و مسامەش لەسەر ئەم جۆرە شتانە ناکەین چکە قیامەتمانی پێوە ڕەبتە کەوا بوو ئێمە ئەگەر خوای گەورەی یارمەتی دەرمان بێوە من ئەم نوقتانەم باس کرد باسم لە قۆناغی بانگەوازی تاکەسیەکە کرد ئەم جارە بڕگەیەکی تر هەر لە ڕێخستنەکان لە ئیش و کاروبار و کۆمەڵکاری و ڕێخستنەکان ئەڵێن
نەک ڕێخستنی حیزبی تەمان مەبەستم لەوە نیە ینی منەظەمکردنی ئیش یعنی ئەم خوشکایە دەرس بڵێتەوە چ دەرسێک ئەم کتێبە چکەی بێڵێتەوە لەم کاتانێ بەچەی بڵێتەوە بە فلان و فلان ئەمە ڕێخستنی ئیشەکانە مەبەستمەوە نیە حیزبی و سبینەوە انتخابات و قسەی زل و شعارات و دروشمی درۆزن ئەوانە ئیشی ئێمە نین لە قۆناغی ناسیاوێتی و قۆناغی هاوڕێیەتیەکەوە وردە وردە هاتنە سەرەوەی کە دەستە خوشکی یەکترن و یەکتریتان زیاتر خۆشەوێ و هاتوچۆکردنتان زیاتر بۆ دروست بووە دێتە سەر قۆناغێکی تر هەر بە سروشتی خۆیان ڕوە هەر وەکو گەشەکردنی مناڵ و نەبات وایە ئەم دەستە خوشکێتیەمان ئەم خوشکایەتیە لێرە لە ناسیاوێتی بوو بە ڕەفیقایەتی بوو بە خوشکی دینی برا هەستی خوشکایەتی دینی لێرە ئیتر فێرە بین چۆن وزەورەکان بەگەڕخین ئەم خوشکە چی پێکرێ ئەم خوشکیان چی پێکرێ ئەم خوشکە بە ڕێزە مامۆسای سانەویە ئەمە پەی بە هەندێک شتی ترە بە پەیوەندەکانیشی زۆرترن ئەمە توانێت بێ بە ڕئیسی ڕێکخراوەکە ئەو بڕواتە زجیلیکە ئەم خوشکە بە ڕێزە بێوەژنە دوو مناڵی هەیە دوو مناڵەکەی الحەمدوللا گەورە بوون نێرێتە مەکتەب خۆی توانێت لە ماڵە و پێی پێ بە سایتەکە با بە ڕێوسایتی ئەم پێنج خوشکە ئێم ڕێکخراوەی خۆیان ئەم ڕێکخراوەژە ناسێنە بە هیتر وردە وردە شێرەکرێن هاوبەشەکرێن قەڵەباڵغێکی گەورەتر دروستەکرێت هەست بەوە ئەکەین کە ناسیاوێتیمان برد بۆ هاوڕێتی بردمان بۆ دەستە خوشکایەتیەکی دینی بەوەی کە وزەورەکان بەگەڕخین لێرە کۆتایی پێدێنم چونکە باسەکانی تر ماون بوارەکانی تر بۆ نمونە دێمە سەر ئەوەی کە بەگەڕخستنی وزەی خوشکان لە بانگەواز و بزاوتی گۆڕانکاریە چیە بێ مختصری ئەمەی کەوتم دوو بەرگەم وت بڕگەی یەکەمیان نقطەی یەکەم تێگەیشتنی خوشکان لە دینەکە نقطەی دووەم پێگەیاندنی خوشکان بە کۆمەڵکاری تێگەیشتنی خوشکان لە دینەکە دوو بڕگە بوو زانستی شەرعی لەگەڵ ناسینی تایبەتمەندێتیەکانی ئافرەت ئەوانە شەرێکیان دوو بڕگە بەشی دووهەم وتم پێگەیاندنی خوشکان بە کۆمەڵکاری ئەویش سێ بڕگە بوو ئەلف و بێ و جیم ئەلف کۆمەڵکاری واجیهات بوو کە ئەویش سێ نقطە بوو بێ داڕشتنی پایەکان بوو ئەویش سێ نقطە بوو جیم ڕێخستنی کاروبارەکانمان بوو ئەویش دوو نقطە بوو ئەوانە ئینشاڵڵا بە پشتیوانی خوای پەروەردگار بڵاوەکەمەوە و مەجالەکانیش پێنج مەجالن کە من باسییان لێوە ئەەکەمەوە ئێستا باسم لە دوانیان کرد ئینشاءڵڵا لە ئەڵقەی ترا باسییان لێوە ئەەکەمەوە خوای گەورە یارمەتیدەری ئێمەش ئێوەش بە خوشکانی بەڕێز و کچانی عەزیزی من بە هیممەت بن باوەڕتان بە داهاتووی ئەم ئیسلامە هەبێ سست مەبن تەمەڵ مەبن ئیرادەتان بە قووەت بێ نەخەوی زۆر نەخواردنی زۆر نەتەمەڵێتی نە ئیحتیمامدانتان بە مەجالە زۆرەکانی جوانی و خۆ دەرخستن و ئەوانە ئێوە هەمووتان جوانن الحەمدوللا نەپێویستیشت بە مکیاج هەیە نەپێویستیشت بە هەموو خۆ دەرخستنە هەیە و من دڵنیاشم لەوە کە الحەمدوللا ئافرەتی کورد هەمووی جوانە خوای گەورە یارمەتیدەری ئێوەش بێ و سەلامەت سەرکەوتووتان بکاو ئینشاءڵڵا قسەژەکەینەوە پێکەوە و باسەکانیش ئەگەر هاتنە پێشەوە ئێوەش زانیم پەنجا خوشکی بەڕێز هاتوونەتە پێشەوە دایان زۆر چست و چالاکن وردە وردە بەم مەشروعانە ئەتوانین لە پێنج مەیدانەکەیەکی پێنج خوشکی بەڕێزیشی تیا بکە ئەتوانین ئەو کاتە 25 خوشکی چالاک بخەینە سەر ئەم ئیشانە و ئێمەش بە هەموو توانایەکیشەوە پشتیانەگرین و خوای گەورە یارمەتیدەری ئێمەش و ئێوەش بە سەلامەت سەرکەوتوو بن أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.